گەنجان توێژێکی گرنگی کۆمەڵگەن و ڕێژێکی زۆری کۆمەڵگەی کوردی پێک دەهێنن، هەر بۆیە خواستی زۆریان هەیە بۆ باشبوونی ژیانیان، ئەویش لە ڕێگەی بە ئەنجام گەیاندنی پرۆژە خزمەتگوزاریەکان و سەقامگیری زیاتری هەرێمی کوردستان. هەمومان پێویستین بەیەکەوە. ئەگەر من ئاسنگەرێکم وەکو پیشەی خۆم، ئەگەر ساحب ماڵەکە مەعاشی هەبێ و پارەی پێبێت ئەو کاتە ئەتوانێت ئیش ببن، بەڵام ئەگەر مەعاش نەبێ و پارە نەبێ لە کوردستانە منیش بێ ئیشە بم. زۆرە های وەکو من لە ماڵەوە بێ ئیشن. بەداخەوە لە 2015ەوە خزمەتگوزاریەکان زۆر بەرەو خراپی ڕۆشتە لە جادی بەرەو باشتر بچێت. ئێماڵێن ساڵ بە ساڵ بە هیوایەکی باشتر، بەڵام بەداخەوە لە 2015 ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار، هەم ئاو هەم کارەبا هەم بەنزین بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت. ئەمە کاریگەری زۆر نەرێنی کاتە سەر تاکی مرۆڤەکان وا لە گەنجەکانمانەکە ئەوەی کە بێ ئومێد بن. دامەزراندن و ڕەخساندنی هەلی گونجاو بۆ بوون بە خاوەن موچە لای گەنجان گرنگی خۆی هەیە. بۆیە خوێندکاران هیواخوازن دوای تەواوکردنی خوێندن دا بمەزرێنرێن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە هەم خزمەت بکەن هەمیش موچەیەکیان هەبێت بۆ بژێوی ژیانیان. من وەکو گەنجێک هیواخوازم کە خوێندنەکەم تەواو کرد لە مەبدەئی ئەو خوێندنی کە تەواوم کردووە مەجالێک هەبێ بۆ دامەزراندن. واتە خوێندنەکەم بەزانە ڕوا چەند ساڵە، یعنی ئەو هەموو مەصرفەی کە ئەیکەین ئەو هەموو هاتوچۆیە ساردی و گەرما ئەچێژین، یعنی هیچ نەبێت لەو مەبدەئەیە دامەزراندنێک هەبێ بۆ ئێمە. بژاندنەوەی بازاڕ و باشبوونی ژیانی هاوڵاتیان بەشێکی پەیوەندی بە ناردنی بودجەوە هەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێم. بەشێکی دیکەشی پەیوەندی بە کارامەیی وەفدی دانوستانکاری هەرێمەوە هەیە کە دەچنە بەغدا و پشکی هەرێم لە بودجەی بەغدا دەچڕن. کاریمانەوەیە بێنەوە سەرخەت وەکو 2013 و 12 و 14 ینی ئەو ساڵانە وەکو ساڵانە مالیە بکەن و ژیان زۆر خۆش و وەکو خۆم ینی ژیانێکمانە بوو هیچ کەسێ نەبوو، هەموو کەسێکی ژوا و بەزەین بە هیچ کەسێکانە هاتوو. گەنجان لە هەرێمی کوردستان هیوایان لەسەر لیستی هاوپەیمانی کوردستانی هەڵچنیوە تاوەکو بەشێک لە داواکاریەکانیان بهێنێتە دی کە خۆی لە دابینکردنی موچە و سەقامگیری باشتر و خزمەتگوزاریدا دەبینێتەوە. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.